یەکێک لە بنەما سەرەکیەکانی و بەهێزی ئابووری هەر وڵاتێک بوونی دراوەکەیەتی تایبەت بە دیناری عێراقی کە مێژوو تەمەنی ئەم دراوە دەگەڕێتەوە بۆ 91 ساڵ لەمەو پێش. کۆمەڵێک گۆڕانکاری و بەرزی و نزمی بەرامبەر بە دراوەبیانیەکان هاتووە بەرامبەر بە دیناری عێراقی. هۆکارە سەرەکیەکانیشی تەنها سیاسی بووە، جاچت لە دەرەوە یانیش لە ناوخۆی عێراق. ئەوەی تایبەت بە بەهای دیناری عێراقیە. ئێستا بانکی ناوەندی دەیەوێت دوو گۆڕانکاری بەسەر ئەو دراوەدا بهێنێ. یەکەمیان لابردنی سفرەکانی سەر دیناری عێراقیە و دووەمیشیان دەرکردنی چاپێکی نوێی 20,000 دیناریە. ئەوەی مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم بزانم لابردنی سفر یاخود خستنە ڕووی چاپێکی نوێی دراو چ کاریگەریەکی دەکاتە سەر ئابووری هەم عێراق و هەمیش هەرێمی کوردستان. کەسانی شارەزا و بازرگان و وەبەرهێن دەدوێنم. دەمەوێت وەڵامی ئەو پرسیارەشم بەدەست بکەوێت کە بۆچی مامەڵەکان لە عێراق و هەرێمی کوردستان زیاتر بە دراوە بیانەکانە بە دیاریکراویش دۆلاری ئەمریکی. لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. دراو یەکێک لە پێوەرە سەرەکیەکان بۆ بەدەستێنانی گشت پێداویستەکانی ڕۆژانەی مرۆڤ و ئاڵوگۆڕی بازرگانی و یەکێک لە پێوەرە گرنگەکان بۆ هەڵسەنگاندنی بەهێزی و لاوازی ئابووری هەر وڵاتەیەک. عێراقیش وەک هەر وڵاتێکی دیکە زیاتر لە 90 ساڵە خاوەن دراوی خۆیەتی و چەندین جاریش گۆڕانکاری بەسەر دراوی ئەو وڵاتە هاتووە. تایبەت بە دیناری عێراقی و دەرکردنی چاپی نوێ و لابردنی سفرەکان و کاریگەری لەسەر ئابووری عێراق بە دوواداچوون دەکەم و دەستپێکیش لە بەغداوە لەگەڵ شارەزایەکی ئابووری سەبارەت بە بڕیارەکانی بانکی ناوەندی گفتوگۆ دەکەم. حذف الأصفار هو إجراء حذف الأصفار بالبداية يحتاج إلى تشريع قانوني. لابردنی سفرەکان پێویستی بە یاسایەکی تایبەت هەیە کە ڕەزامەندی لەسەر بدرێت. واتە بانکی مەرکەزی پێویستە لەلایەن پەرلەمانەوە داوای لێ بکرێ ئینجا جێبەجێ بکات. لابردنی سفرەکان تێچوویەکی زۆری دەبێت بۆ بانکی مەرکەزی چونکە پێویستە هەموو پارەکانی ناخۆ کۆ بکاتەوە و دووبارە پارەی نوێ بەچاپ بگەێنێت. ڕێگا سەرەکیەکانی بەهێزکردنی نرخی دراو بریتیە لە چەندەتی دراوەکە. ئێستا بانکی مەرکەزی لە باشترین کاتەکانیەتی چونکە دراو گەیشتۆتە 680 ملیار دۆلار کە ئەمەش پارێزگاری لە دیناری عێراقی دەکات. دراوی ناخۆش پەیوەستە بە ئابووریەوە. بۆ نمونە کاتێک وڵات لە ڕووی بازرگانیەوە بەهێز بوو ئەوە داهاتێکی زۆری لە دەرەوە بۆ دێتە ناوخۆ بەمەش دراوی ناوخۆ بەهێز دەکات. لە ئێستادا داهاتی نەفت و دراو زۆر بە باشی سوودی بە دراوی ناوخۆ و داهاتەکەی گەیاندووە. بانکی مەرکەزی لە ساڵی 2014 تا ئێستا هەنگاوی گرنگی ناوە. یەکێک لەوانش پێدانی قەرز کە ئێستا گەیشتۆتە 18 تریلیۆن دینار. ئەم قەرزانەش بۆ خان و بەرە و بەرهێنان و پرۆژەکانی بەرەمهێنان خەرج کراوە. بە بەخشینی ئەم قەرزانە ئەرچی سەرشانی حکومەت کەم دەبێتەوە کە لە ڕاستیدا پێویستە حکومەت یارمەتیدەری بانکی مەرکەزی بێت بە هاوکاریکردنی ئەم قەرزانە. بەهۆی ئارامی هەرێمی کوردستان و ئاسانکاری بۆ بازرگانە ناوخۆیی و بیانیەکان ئاڵوگۆڕێکی بەرفراوان هەیە هەم لە ناوخۆ هەمیش لەگە وڵاتانی دراوسێ و ناوچەکە. دەمەوێت بزانم دەرکردنی چاپی نوێ و لابردنی سفر لەسەر ئەو دراوە بۆ ئایندە چی کاریگەریەکی دەبێت لەسەر بازرگانان بە تایبەتی لەسەر مامەڵەکارانی دراو. بۆچی لە بازاڕەکان زیاتر مامەڵە بە دراوی بیانیەوە دەکرێت زیاتر لە دیناری عێراقی؟ هیچ کاریگەریەکی نابی لەبەرەوەی ئێستا کاریگەری دینار بەرامبەر دۆلار یەک سەرچاوی هەیە، ئەویش باقی مەرکەزی بەغدایە. ئەگەر باقی مەرکەزی بەغدایە دەستکاری دینار دۆلار نەکا بە هیچ شێوەیەک نەپارە بەقووەت دەبی نە زەعیف دەبی چونکە ئەو ڕایگرتیە. ئەگەر ئەو ڕۆژانە تەوزیعات نەکا و سەیتەرە لەسەر بازاڕ نەکا وەچی ئەو وڵاتانە بازاڕی مە شتێک دەچی ڕۆژی 15,000 هەرستی و دادەبەزی دەکەویتەوە بەس سەر بازار ڕەش یعنی ڕۆژانە گەمەی دەکاو بەس هۆکاری سەرەکی ئەو ڕاوەستانی ئەو پارە عێراقیە ئەوەیە حکوومەتی باقی مەرکەزیە حکوومەتی عێراقیان باقی ناوەندی بەس بە نسبەت سفر لادانەکە لە هەر وڵاتێک ئەو کارەکراوی ئەو وڵاتە پارەکەی بێقیمەت بووە. یعنی پارەکەی ئێستا لۆ نمونە تورکیا 5 سفری لابردیە و پارەکەشی زۆر دابەزیە.
ئێران لەو فترەی ئەویش سفری لابرد پارەکەی خراپتر بوو بەنسبە لابردی سفر بە قەناعەتی من ئەو پارە خراپتر دەبی باشتر نابی لە شارەکانی عراق لە شارەکانی عراق بە زۆری بە دیناری عراقی معاملە دەکرێت بە خان و بەرە بە سیارە بەس لە هەرێمی کوردستان بە دیناری عراقی ینی خان و سیارە و شتیوە بە دۆلارە نەکول لە منتخەکانی جنوبی عراق هەمووی بە دینارە بەڕاستی ینی من لەو ماوەی لە تورکیا بووم دینارم دانێ ینی وەریان نەگرت وتیاوت پارەی چێن دەرە وت پارەی عراقیە وتیامە معاملەی پێوە ناکەین بەڕاستی ئەگەر حکوومەتی عراقی ئینتفاق بکات دەگەت چادەورەکەی خۆی ینی هەم بە حمولەکە بڵێتن پێ بڵێت کاکە دیناری گۆ لەکنەمە معاملەی پێوە دەکرێت ئیمەش بە لا ئێوە ینی معاملەی پێ بکرێت شتێکی زۆر باشە بەڕاستی پێم وانە کاریگەری بێت لەبەرەوەی قوتی دینارەکەی ئێستا ئەبەو شێوەیە بۆیە کاریگەری نابی چکە لە ڕابردوودا هەر دینارێکمان بوو بە 150 دینار ئەو کاتی دیناری عراقی بە قۆت بوو بەڵام ئێستا پێم وانە کاریگەریەبی هیچ کاریگەری چ نابی تەنها بۆ نمونە لە ڕابردوودا چەند وڵاتی هەمانشی دووبارە کردەوە سفرەکەی پارەکەیان لادا مثلا لە پێشتری بە بلیۆن بوو کرا ئێستا دەرێ بە لیرە بۆیە پێم وانە هیچ کاریگەری چێبی ئێستا بازاردا دیارەکەش ئەوە ڕۆژانە بە نسبەی عمولە و ینی ڕۆژانەی بازار دەگۆڕدرێتن ئەگەر بانقی مرکزی دۆلاری زۆر باوێتە بازار دینار کەم دەکاتن بە نسبەی مەعاش و شتیوە ئەگەر کەمتریش باوێتە بازار دینار بە قۆت دەبێت و ینی زۆر دەبێتن لە بازار ئەو وڵاتانەی کە دینار بەکاردەهێنن عێراق کوێیت ئوردن جەزائیر سربیا دینار لە وشەیەکی لاتینیەوە وەرگیراوە بەواتای زیو دێت کە لە ڕۆمای کۆن بەکارهێنراوە هەر گۆڕانکاریە کە بەسەر دراوی هەر وڵاتێکدا بێت ڕاستەوخۆ کاریگەری لەسەر تاک دروست دەکات بۆ پێی وەک پێداویستێکی ڕۆژانە بەکار دەهێنرێت شارەزایانی ئابووری لە هەرێمی کوردستان چ ڕوونکردنەوەیەکیان هەیە لەسەر ئەو بابەتە ئێستا بانکی ناوەندی بڕیاری داوە هەم سفرەکان لا بە هەم دراوێتی تازەش دەربکات ئەمانە چ کاریگەریەکی ئەبێت لەسەر عێراق بە تایبەتیش لە ڕووی ئابووریەوە ئەوەی کە پلانی هەیە یاخود چەند ساڵێکە بەرنامەی بۆ دادەنرێت بانکی ناوەندی بتوانێت دراوی عراقی وا لێ بکات بگەڕێتەوە نەک وەکو پێشووتر کە دیناری عراقی بوو کە نرخێکی زۆر باشی هەبوو بەرامبەر بە هەموو دراوەکانی تری جیهانی بەڵام دەیەوێت کەمێک هاوسەنجێک دروست بکات بۆەوەی بتوانین لە ڕووی ناوەخۆ هەروەها لە ڕووی نێودەوڵەتیش یاخود دەوڵەتانی هاوسێشمان بتوانین هاوسەنجێک دروست بکەین لەوەی کە چونکە وەکو خۆتان دەبینن ئێستا لە زۆربەی وڵاتان ئەگەر سیر بکەن لە تورکیا و لە ئێران لیرە و تومەن بە ڕێژەیەکی بەرچاو دابەزینیان بخۆیەوە بینیوە کەمەش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ئابووری و لەسەر دارایی عراق چونکە ئەمانە دوو وڵاتی هاوسێن ئەگەر ئێمە سەیریان بکەین زۆربەی کارە بازرگانیەکانیشمان لەگەڵ ئەم دوو وڵاتەیە وارووا هەر کارێک کە لە عراق دەکرێت وەکووە بەرهێن یاخود کەسێک بتوە بیەوێت کۆمپانیایەکی بەرهەمهێنان ئینجا هەر کەلوپەلێک بێدا بمەزرێنێت لەوانەیە نەتوانێت کێبڕکێ بکات لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە لەو دوو وڵاتی کە ئاماژەم پێکرد کار بکات بۆیە دێمەوە سەر پرسیارەکەی خۆت کە عراق دەیەوێت چی بکات یاخود بانکی ناوەندی عراقی دەیەوێت چی بکات دەوێت ئەم شێوازەی ئاڵوگۆڕی دراو یاخود ئەو دراوانەی کە لە عراق کاریان پێ دەکرێت بتوانێت کەمێک ڕێکی بخاتەوە وەروە سفرەکانی دراوی عراقیش لا بدات بۆەوەی بتوانێت کەمێک بەها بدات بەو دینارە عراقی کە ئێستا ئێمە کاری پێ دەکەین لە عراق ئەگەر ئەم کارە بکات لە ڕووی داراییەوە هەروە لە ڕووی ئابووریەوە کاریگەریەکی باشی دەبێت چونکە تاڕادەیەک بەهای ئەم دراوە بەرز دەبێتەوە چونکە سفرەکان لە زۆربەی وڵاتان ئێستا نەماون ئەوەندەی کە ئێمە بۆ نمونە دەچین بۆ بازار ملیۆنێک دینار یاخود بە ملیار کەمە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر دارایی و لەسەر ئابووری عراق بۆی هەنگاوێکی باشە وەکو بڕیارانی کە پێشووتر بانکی ناوەندی عراقی دەویست کاری لەسەر بکات و بەرنامەشەیە لە داهاتوو ئەگەر هەڵە نەبم هەندێک لە دراوی تریش چا بکات اینجا نازانم لە دوای تۆ باسم بابەتە دەکەی یاخودنا دکتۆری بەڕێستۆ لە قسەکان تا باسیەوەت کرد دەیەوێت بانکی ناوەندی دەیەوێت چۆن لەی بەهای دیناری عراقی بەهێزتر کە من
ئەگەر سەبارەت بە ناوخۆی عێراق و هەرێمی کوردستانیش باسی لێ بکەم بێمتمانەیەکە بینێ بە دیناری عراقیەوە و لەلایەن بەکارهێنەرانەوە چۆن لە ئێستا زۆربەی مامەڵەکانمان بۆ بە دۆلار بۆ بە دراوی بیانی چۆن وا بکەین ئەمە دینار زیاتر بەکاربێنی وەک لە دراویشی بیانی و ئایا ئەگەر دراوی ناوخۆی خۆمان بەکاربێنین باشترە یاوە خودت هەر دراوی بیانی بەکاربێنی کاک دیار یەکێک لەو کێشانەی کە لە عێراقدا هەیە بە هەرێمی کوردستانی شوێ مەکە باسی عێراق دەکەین هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لە عێراق باز دەکەین ئەوەی لە عێراق ڕوودەدات لە بازاڕەکان لە مامەڵەکردن لە بازار یاخود بازرگانیکردن لە دەرەوە من دەیکەم بە دوو بەشەوە ئەگەر لە ناوەخۆی ئێمە باسی بکەین زۆربەی ئەو دوکانان یاخود ئەو مۆڵانەکە کاری بازرگانی دەکەن کەلوپەل بە هاوڵاتیان دەفرۆشن مامەڵە بازرگانیەکانیان بە دراوی ترە دراوی بیانی بۆ نمونە بە دۆلارە زیاتر ئەگەر تەرکیز بخەینە سەری لە بازاڕیش هەیە کەمە لە هیچ وڵاتێکی دنیادا نییە لە هەموو وڵاتێک یاسایەکێ پێویستە کاری بازرگانی لە ناوخۆی وڵات و لە دەرەوەی وڵات ڕێک بخاتەوە ئەزانی ئەو بەرزبوونەوە و نزمبوونەوەی یاخود هەڵسان و دابەزینی نرخی دیناری عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی یەکێک بوو لە هۆکارانەی کە هاوڵاتیان متمانەیان بە دیناری عراقی نەماوە چونکە لە ناکاو بڕیارێک دەدرێت واتە حکوومەت پلانی نییە لەوەی هاوڵاتیش بتوانێت هاوسەنجێک لە بینی دینار و دۆلار ڕابگرێت بۆەوەی زەرەر نەکات لە ناکاو بڕیارێک دەدرێت بەهای دۆلار بەرز دەکرێتەوە بەهای دۆلار دادەبەزێنرێت کەمە لەوانەیە هاوڵاتیانیش تاڕادەیەکی زۆر بەشێکیان زەرمەند بن لەو بڕیارێنەی حکوومەت بۆیە هاوڵاتی بیر لەوە دەکاتەوە دەڵێ من ئەگەر هاتوو دیناری عراقیم هەبێت زەرەر دەکەم کاتێک گۆڕانکاری لەسەر ئەو نرخانە هات بۆیە پەنا دەباتە بەر کڕین یاخود مامەڵەکردن بە دۆلاری ئەمریکی واروها لە دەرەوە شۆک و باسم کرد لە دەرەوە و لە ناوەخۆ تۆ کاتێک کە مامەڵەت زیاتر بە دراوێک بوو خواست لەسەر ئەو دراوە زیاتر دەبێت لە دراوێکی تر ژمارە گەورەکان تا چەند چۆنڵی کاریگەریان هەیە لەسەر تاک لەکوێ ئێمە کاڵایەک بەرهەمێک بکرین بە 1 ملیۆن دینار لەکوێ بکرین بە 100 دینار ژمارەکان تا چەند تاسیرمان تێ دەکەن ئەگەر هاتوو کەلوپەرێک سفرەکانی زۆر بوو نمونە دەڵێ ملیۆنێک 2 ملیۆن 3 ملیۆن یاخود ئێمە زۆرجار لە بودجە باز دەکەین بە تریلیۆن و ملیار ئەمە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر لایەنی سایکۆلۆژی و لایەنی ئەو هاوڵاتی کە دەیەوێت کەلوپەلەکە بکرێت بۆیە ئەو کەلوپەلانەی کە ئێستا ئێمە لە بازار هەمانە بەراورد بە وڵاتانی تریش کاتێک کە سەیر دەکەی ئەگەر بۆ نمونە لە وڵاتێک دڵێ ئەمە وڵاتانە باس ناکەین کە لەم ماوەیە بەهای ئەو دراوەی کە هەیەە دابەزیە بەڵام وەک وڵاتانی تر ئوردن و کۆمەڵک وڵاتی ترا یاخود ئیمارات و دوبەی یوان بە دینارە کاتێک کە باز دەکەین دەڵێت دینارێک 2 دینار ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەرکردنی کەلوپەلەکە واتە تاوەکو سەفرەکان زیاتر بێ ژمارەکان گەورەتر بن ئەمە بە تەکید کاریگەری لەسەر خواستی هاوڵاتی هەیە لە کڕینی ئەو کەلوپەلێکە مەبەستێتی. تایبەت بە مێژووی دیناری عێراقی 91 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر مێژووی دراوی عێراقدا بۆ یەکەمین جارو لە ساڵی 1930 عێراق بووە خاوەندراوی خۆی کە ئەو کات دراوی ئاسنی بوو لەوانەش 1 فلسی و 2 فلسی و 4 فلسی و 20 فلسی و 50 فلسی بوو دواتر و لە ساڵی 1932 عێراق بووە خاوەندراوێکی کاغەزی خۆی کە ئەو کات لە بەریتانیا بە چاپ گەێنرا و وێنەی مەلیک فەیسەڵی یەکەمی لەسەر بوو لە ماوەی 91 ساڵدا واتە لە ساڵی 1930 تاکو ساڵی 2003 29 جار لەسەر شێوازی جیاجیا دراوی عێراقی بە چاپ گەێنراوە دراوی عێراقی تا ساڵی 1982 لە بەهایەکی زۆر بەرزا بووە بەرامبەر بە دراوە بیانیەکان لەوانەش دۆلاری ئەمریکی بۆ نمونە لە ساڵی 1934 1 دیناری عێراقی بەرامبەر بووە بە 4 دۆلار و 81 سنت کۆدی دیناری عێراقی IQD ڕەمزی ئایزۆکەشی 42 هەفتەیە ئێستا دیناری عێراقی تەنها لە عێراقدا مامەڵەی پێوە دەکات بە پێی دوایین لێدوانی بانکی ناوەندی عێراق بێ ئێستا عێراق خاوەن زیاتر لە 7 ملیار دراوی یەدەکی بیانیە بەمەش دەتوانێت پارێزگاری لە دراوی عێراقی بکە هەر بە پێی پێشبینیەکان بێ تا کۆتایی ئەم ساڵ ئەم ڕێژە یەدەگی دراوی عێراقی بەرز دەبێتەوە بۆ 90 ملیار دۆلار ئەوەی تایبەت بە بانکی ناوەندی عێراقا
هەفتانە نزیکەی 300 ملیۆن دلار دەخاتە بازاڕەکانەوە. ئەمەش وەک هاوسەنگیەک و پارێزگاریەک لە دیناری عێراقی 2 بڕیار لە بانکی ناوەندی عێراقیەوە. ئەوەش بەلابردننی سفرەکان لەسەر دراوی عێراقی و دواتریش چاپکردنی دراوێکی نوێ کە 20,000 دیناریە. دیار نییە ئەم 2 بڕیارەی بانکی ناوەندی عێراقی چ کاریگەریەکەکات لەسەر ئابووری جیهان، چونکە دراوی عێراقی لە هیچ وڵاتێکی دیکە نەمامەڵی پێوە دەکرێت نە لە بۆرسەکانیشا کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. ئەوەی تایبەت بە عێراقا کاڵکەوتەی جوگرافیاکەی کەوتووەتە نێوان 3 وڵاتەوە، لەوانە تورکیا، ئێران، سووریا. ئەگەر سەیری دراوی ئەم وڵاتانە بکەی ئێستا بەرامبەر بە دراوە بیانیەکان و بە تایبەتیش بە دۆلاری ئەمریکی دەزانین کە نزمترین ئاستی خۆیان تۆمار کردووە لە مێژوودا. ئەوەی دەمێنێتەوە تایبەتە بە سیاسەتەکانی بانکی ناوەندی عێراق. ئایا ئەو 2 بڕیارە چ کاریگەریەشی دەبێت بۆ ئایندەی دیناری عێراقی؟ ئایا دیناری عێراقی دەتوانێت لەو ئاستەی ئێستادا بمێنێتەوە بەرامبەر بە دراوبیانەکان، یاخود گۆڕانکاری سیاسەکانی وڵاتانی دراوسێ و ناوخۆی عێراقیش کاریگەری دەکەن لەسەر دیناری عێراقی؟ تایبەت بەوە بەرهێنرانی هەرێمی کوردستان و مامەڵەکردنیان لەگەڵ ئەو دراوە و بڕیارەکانی بانکی ناوەندی چی لە دۆخی وەبەرهێنران دەگۆڕێت؟ مامەڵە و متمانەی وەبەرهێنان بە دیناری عێراقی لەسەر چ بنەمایەک دەبێت؟ وەبەرهێنانێکەکە لە کۆڵەکە گرنگەکان بۆ هەر وڵاتێک تایبەت بە هەرێمی کوردستان و عێراق دۆخی وەبەرهێنان ئێستا لە چ ئاستێکایە؟ بەڕاستی پاشەوەی کۆرۆنا پێشەویش داعش تەسیرێکی لەسەر وەبەرهێنان زۆر بوو، بەڵام سوپاس لە خودای ساڵی 21-22 دەستی پێکرد بژاوە یەواش شێواش ئەوە هەڵدەستیتن. ئێستا لە دۆخەکی باشە دەتوانم بڵێم گەیشتینە ساڵی 2012-2011. ئەتوانین بڵێن ئێمە لە ڕووی وەبەرهێنانەوە پێشکەوتوترین لە پارێزیەکانی تری عێراق؟ ئەکید نەک پێشکەوتوترین، زیاتر سیستەماتیکین، زیاتر دەزانین دروست بکەین، زیاتر دەتوانین پلانی لۆدا بنین، زیاتر دەتوانین ڤیزیبلیتی دان ئەو ئیشە قازانجکەرە، فایدە هەیە، فایدەی نییە، شتی خەیاڵیمان نەما. بەڵام لە شارەکانی دیکە هێشتا نەگەیشتەوە ئاستی. لەبەر چ؟ یەک وەبەرهێنەرەکانی خۆمان فێر بوون، حکوومەت فێر بوو چۆن بتوانێتن تەقییمی وەبەرهێنان بکاتن، حکوومەت دەستەی وەبەرهێنان فێر بوو چۆن بتوانێتن لەگەر وەبەرهێنانی باش بە باشی معاملە بکە، وەبەرهێنانی نەباش چی لەگەڵ بکە باشتری بکاتن. تایبەت بە 2 بڕیاری بانکی ناوەندی لە ڕووی دراوە لەگەڵ بەڕێستانە قسە بکەم، بزانم دراو و بەرزی و پێگەی دراو تا چەند کاریگەری هەیە لەسەر وەبەرهێنان. بۆ نمونە لابردننی سفر لەسەر دراوی عێراقی چەنە کاریگەریە کاتە سەر وەبەرهێنان، یاخود دەرکردنی چاپێکی نوێی دراو ئەمانە تا چەند کاریگەریەکە لەسەر وەبەرهێنان؟ بڕۆنە برم دراو قیمەتە، دراو شتەکە بانقی مرکزی هەر وڵاتێک دەری دەینێتن لە هەموو دنیاە دەبی 100% بانقی مرکزی ئازاد بی، ئازاد بی لە تەسیری حکومی، ئازاد بی لە تەسیری سیاسی، ئازاد بی لە تەسیری ئەمنی. ئەو وەختی دەتوانێتن بە هەموو فایدەکانی بنووکی مرکزی عالمی دەتوانێت خطەکی جوان دابنێتن لە خۆی کە بتوانێت دراوەکەی مستەقر بی. دراوی سعری مستەقر زۆر 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 مهمە، پێویستە ئیستیقراری هەبیتن، نرخ ئیستیقراری نەبیتن ئەمن کاڵایەکە لەسرم بە سینە ئەگەر بترسێم دەبیتە 2 سین ئەو وەختە ئەمن داوای 3 سینی دەکەم. دکتۆری ئازیز کۆتا پرسیارم بۆ بەڕێستان ئەوەیە بە پێی و ئەزمموی کە هەتا وەکو وەبەرهێنەرێ لابردنی سفرەکان لەسەر دراوی عێراقی لەسەر دیناری عێراقی هیچ کاریگەریەکە بێت؟ وەختی ئەوەی نیە سەفر لابردرێتن، چکو شەپرزە دروست دەکرێتن،
بەڵام پاشەوە ئیستیقراری سیاسی دەبی ئیستیقراری اقتصادی دەبیتن ئۆتۆماتیکیان ئەو سفر هەڵدەگیرێتن سیستەمی خاصیان لۆدا دەنێن ئەو سیستەمە هەموو کۆمپیوتەرەکان بانقی مرکزی بۆ ئەرکەی هەڵدەستیتن زۆر بەسانایی و بە بەساتە دیشەکردێنیت. هەندێک جار هەژمونی وڵاتانی بەهێز بە تایبەتی وڵاتانی گەورەی پیشەسازی و هەناردەکار هەژمونیان هەیە بەسەر ئەو وڵاتانە کەوا دەکات وڵاتانی دیکە دراوی بیانی بەکاربێنن یانی ژمامەڵەی پێوە بکەن. هەرێمی کوردستان و عێراقیش بۆ پێی وڵاتێکی هاوردەکارن و زیاتر مامەڵا بە دراوی بیانیەوە دەکات. ئەمەش ڕنگدانەوەی هەیە لە ناوخۆدا کە بازرگانان کڕین و فرۆشتنیشیان هەر لە ناوخۆدا بە دراوی بیانیەوە ئەنجام بدەن. وەکو بازرگانێک مامەڵەکانی تۆ بە دینارە یاخود بە دراوێکی بیانی ترە؟ وڵای ئێمە وەک خۆم معاملەکانم بە دۆلارە بە دراوی بێگانەیە بە دینار معاملەمان نییە لەگەر هیچ وڵاتێک تایبەتی ئەوەی ئێمە کاری لەگەر دەکەین. هۆکار چییە؟ هۆکار ئەوەیە دەگەڕێتەوە سۆر لاوازی دەوڵەتت لاوازی یان بێمتمانەی بانکی مرکزی عێراقی کە دەورێکی گرنگی هەیە لە بەهێزکردنی دیناری عێراقی چونکە گۆڕانکاری زۆر لە دیناری عێراقی دەکرێت. ئەو هەموو گۆڕانکاریانە وا لە بازرگان دەکات تووشی زەرەر بیت ئەستقراری وەزعی دروست نەبێت چکە بەڕاستی پێش هەموو شتێک بازرگان و بازرگانی پێویستی بە جێگیربوونی باری سیاسی و ئستقراری درا و سیاسیە. چی بکەین باشە بۆی کە متمانە بگەڕینەوە بە درای خۆمانەی دیناری عێراقیمانەوە نییە هەیە و متمانە ئەو کاتا گەڕێتەوە خاوەن بانقی مرکزی عێراقی خاوەن سیادەی خۆی بێت خاوەن قراری بەهێزی خۆی بێت ڕەبتی لەگەر هیچ کەس نەبێت لەژێر کاریگەڵی هیچ هێزێکی تر نەبێت لەو کاتەدا دەتوانین یانێ بتوانین ببێت بە ژمارەیەک دیناری عێراقی کاری پێ بکەین. باشە لابردنی سفر یا گۆڕانکاریەک لە دراوەکانە هیچ تاسیری لەسەر بازرگانیە بێت؟ بازرگای ناوخۆیان دەرەچی هەم ناوخۆی و هەمیش دەرەچی. لابردنی سفر لەو کاتە تەسیری هەیە کاریگەری هەیە ئەو کاتەی کە وڵات هەناردەی زیاتر بێ لە هاوردا. وڵاتی ئێمە عێراق بە کوردستانیشەوە هەمیشە هاوردەی زیاتر لە هەناردە خاڵی بەهێزی هەر دراوێکی هەر وڵاتێک ئەوەیە دەبێت هاوردەت کەمتر بێت لە هەنار. باشە ئێوە بە حکمی ئیشەکەتان دەستنە دەرەوە بازرگانیەکەن لەگەڵ کەسانی بیانیە لەگە وڵاتانی دراوسێ و ناوچەکەیە قەت بیرتان لەوە کردوتەوە مەسەرەن باسی بکەن کە دیناری عێراقی بەکاربێن یاخود هەر لێشتان وەرناگرن؟ دیناری عێراقی بەڕاستی ئەو سوقلەی نییە و لەسەر ئاستی تاک بازرگانی ئەی لاگەل لەگە سەر ئاستی دەوڵەت بتانی لەگەر دەوڵەتەکانە ئیش خۆی بکات وەکو تاک نەخ ئێمە ناتوانین بە دیناری عێراقی کار بکەین لەبەرەوەی عملە و پارەی جیرانەکانیشمان لە هەندێکیان لاوازن حتا تورکیا ئیرانە کاتێک دەچی ڕاستە بە تومەن ئەوان خاوەن سیادەی خۆتیان بانقی مرکزیان بە تومەن کار دەکەی بە لیرە کار دەکەی بەڵام لەو کاتەشدا بە دۆلار دەی بەیبی گۆڕ هەر دەبێتەوە دۆلار. باشە تۆ بازرگانێکی ئەم سیاسەتی لاوازی دراوە بە تایبەتی دیناری عێراقی بۆ چیە گەڕێنیتەوە؟ واللهی لە لاوازی سیاسی دەوڵەتی عێراق نەبوونی حکوومەتێکی بەهێز. ئێستا باشە تۆتت کەلوپەلەکانم لە دەرەوە بە دۆلارە ئەی لە ناوخۆێرم وسانە بە چی فرۆشی؟ بە دۆلار دەیفرۆش چکە یەک خەبەری سیاسی هەواڵی سیاسی گۆڕانکاری دروست دەکات لە دینار من زەرمەند دەبم تاجر زەرمەند دەوێت دوکاندار زەرمەند دەبێت بۆ بەیانی هەر دەستیتەوە کەواتە لەبەرەوەی استقراری سیاسی نیە استقراری قرار نییە هۆکارێکی سەرەکی لەوانە. دراوەکانی جیهان 166 دراو هەیە لە جیهاندا بەهێزترین دراوەکانی جیهان دیناری کوێیتی دیناری بەحرینی ڕیاڵی عومانی دیناری ئوردنی پاوەندی ئیستەرلینی دۆلاری دورگەکانی کایمان
دۆلاری ئەمریکی، فرانکی سویسری، یۆرۆ. لاواسترین دراوەکانی جیهان، بۆلیڤاری ڤەنزوێلی، ڕیاڵی ئێرانی یانی شتومەن، دۆنگی ڤێتنامی، ڕوپێی ئیندەنۆزی و ڕیاڵی کەمبۆدی.